ئیبراهیم و پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ ئیسماعیلە بەڕێزترن یا جەنابەت؟ کەس حەدی نییە بڵێ من، چونکە ئەوان پێغەمبەری خوا بوون سەلامی خوایان لەسەر بێ. لەگەڵ ئەوەش کاتێک کە بە فەرمانی خوا کەعبەیان دروست کرد، دیواری کەعبەیان دەکرد، دەیان فەرموو ڕەبەنا تەقەبەل مینا. سبحان الله، دوورن لە ڕیا. پێغەمبەری خوان سەلامی خوایان لەسەر بێ بە فەرمانی خوا کەعبە دروست دەکەن، دەڵێن خوایە لێمان قبوڵکە. تۆ شەوی بڵێ خوایە لێم قبوڵکە، نای بڵێ خوا قبوڵی کردووە. چۆن قبوڵی ناکە؟ بۆ قبوڵی ناکە؟ ئەوە ئینسانی گومڕاوا دەڵێ، ئینسانی لە خۆبایی وا دەڵێ. ئینسانی ئیماندار دەزانێت قبوڵبوونی کردەوەکان تەنها بڕیارەکە لای خوایە، لای مەلایکەش نییە، لای مام حاجی و منیش نییە. بۆیە ئێمە کردەوەکانمان ئەگەر بۆ خوا 100% ئەنجام دەین، خوا لێمان قبوڵ دەکات. ئەگەر بۆ خوایش نەبێ و تێکەڵی کەین لەگەڵ خوای گەورە و خەڵکیش، پەنا بەخوا خوای گەورە لێمان قبوڵ ناکات. ئایا دینارێک دەبەخشین، 1000 دینار دەبەخشین بە کەسێ، تەنها مەبەستمان ڕەزامەندی خوایە، یا لە ڕوودا ماوین، یاخود لەبەر ئەوە دەیبەخشین بڵێن کەسێکی دەستکراوەیە. ئەگەر ئەوە بوو، خوا لێت قبوڵ ناکات، چونکە تۆ بۆ مەبەستێک کردت. پرسیان لە پێغەمبەری خوا کرا صلی الله علیه وسلم حاتەمی طائی، زۆر بەمانەوەمان بیستەوە کە چەندێک سەخی بوو. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەخاوەتیەکەی لە قیامەت سوودی پێگەێنێ؟ فەرمووی لا، نەخێر. بۆچی؟ لەبەر ئەوە ئەرادە ئەمڕەن فەئەدرەکەه، ئەو مەبەستێکی هەبوو حاتەمی طائی، ناوی بە سەخاوەت دەرچێت، ناوی دەرچوو، مەبەستێکی بوو بە ئاواتەکەی خۆی گەی، مەبەستی ڕەزامەندی خوا نەبوو. بۆیە خوای گەورە قبوڵکردنی کردەوەکانی شاردۆتەوە بۆ ئەوەی کە ئێمە بترسین. بەڵام لەگەڵ ئەوەشە ئومێدێکیشمان هەیە، بێگومان ئەترسین و ئومێدیشمان هەیە. ئەبێ وە هەبین، نابێ بڕیار بدەین بۆ قبوڵ نەبووە. بۆچی قبوڵ نابێ؟